حەڤدەهەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب لەژێر ناونیشانی جیهان بە کوردی دەدوێت. دوای 10 ڕۆژ بە کۆتا هات. بەپێی بەدواداچوونەکانی پەیام بۆمان دەرکەوتووە کە زۆرترین فرۆشی کتێبەکان لە 17هەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێبە ئیسلامیەکان بوونە. بەشێک لە کتێبخانەکان دەڵێن کتێبی دڕک و مێخەکی شەهید یەحیا سینوار و ئەمیری سێبەری یەحیا بەرغوثی پڕفرۆشترین کتێبی پێشانگاکە بووە و بەنزیکەی 3000 دانەیان لێ فرۆشراوە. لە نووسینگەی تەفسیر کۆمەڵی کتێبمان هەبوو کە زۆر فرۆش بوون، بەس ئەگە بە تایبەتی دەستنیشانی کەین دڕک و مێخەکی یەحیا سینواری و ئەمیری سێبەر ئەوەی عەبدوڵڵا بەرغوثی ئەوانە هەریەکی 1500 و سەروی 1500یان لێ فرۆشایە. سەبارەت بە پڕفرۆشتنی کتێبی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە دەستگای حاجی کتێبخانەی حاجی قادری کۆیی مەملەکەتی شەیتان لە نووسینی مامۆستا ماکوان کەریم کە زیاتر لە 1000 دەورەی لێ فرۆشرا کە هەردانەی 4 بەرگە. دووەم پڕفرۆشتنی کتێبیشمان مەدارج سالکینی بن قەیمی جەوزی بوو کە لە وەرگێڕانی مامۆستا عەبدولکەریم فەتاح بوو. سەردانی بەشێکی دیکە لە کتێبخانەکانمان کرد، ئەوان باسی چەند ناونیشانێکی کتێبیان کرد کە هەمویان لە کتێبە ئاینەکان بوون. ئەوان دەڵێن لە 4 ناونیشانی کتێب زیاتر لە 32000 دانەی لێ فرۆشراوە. زۆربەی کتێبخانەکان تەمەشا دەکەین کتێبەکی دەستنیشاندەکان پڕفرۆشە، بەڵام ئیمە ماشەڵڵا یەک کتێب نەبووە، 4-5 کتێب بووە پڕفرۆش بوونە. یەک لەوان ناسینی هاوڵان کە 6 جلد بووە، 2000 عینوان لەو کتێبەمان فرۆشتیە، یعنی دەکە 12000 کتێب لەو عینوانەی ڕۆیە. کتێبی منهاج الطالبین مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی ڕەحیمەه الله فقی ئیمامی شافعیە، ئەویش 2000 عینوان لەوەی ڕۆیە کە 5 جلدە 5 کتابە دەکات 10000 کتاب لەوەش ڕۆیە. زاد المعاتەرەوها ژیانی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەوها کۆی گشتی لە 30000 کتێب وەکو عەدەدی مجمەلی عام لەو 4-5 عینوانانەمان ڕۆیشتیە و پڕفرۆشی بووە الحەمدوللا لەو 8 ڕۆژەی پێشانگای. ئێمە چەندین ناونیشانمان هەبوو کە فرۆشێکی باشیانەوە، بەڵام زیاتریان کتێبێکمانەیە بە ناوی ڕێساکانی چارتینەوە زیاتر لە 1000 دانەی لێ فرۆشراوە. ئەوش فەزلی خوایە، لەگەڵ ئەوەشە تقریبان ناوەڕۆکەکەی ڕۆمانێکی گەنجانەی فەنتازیە کە بە فکرەیەکی جیاواز نووسراوە. 17هەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب 10 ڕۆژی خایاند. زیاتر لە 1 ملیۆن ناونیشانی کتێبی لاخۆ گرت بوو. هەرچەندە تا ئێستا ئامارێکی فەرمی بڵاو نەکراوەتەوە، بەڵام وەک دەردەکەوێت هاوشێوەی ساڵانی پێشوو زۆرینەی فرۆشی کتێبەکانیش لە کتێبە ئاینی و ئیسلامیەکان بوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.